خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دومی بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کردووە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان سەرجەم فراکسیۆنەکان بەشدار بوون. بە میوانداری بەڕێز عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوێی پرۆژە یاسای کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و سەرنج و تێبینیەکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر پرۆژە یاساکە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەمی بۆ پرۆژە پێشنیازی یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم و هەمواری شێوازی هەڵبژاردننی سەرۆک تا پەسەندکردنی دەستور کرد. دوای کۆبوونەوەکەی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەگەڵ ئەوەدا سیستەمی هەرێم پەرلەمانی بێت و سەرۆکی هەرێم بەرامبەر پەرلەمان بەرپرسیار بێت. هەموو فراکسیۆنەکان بەشدار بوون لەم کۆمونی پەرلەمان. ئەوە خواستێکی ئێمەش بوو لە ڕابردوودا و من بە فەرمیش داوام لە سەرۆکایەتی پەرلەمان کرد لە کۆبوونەوەی پێشووتری پەرلەمان و ئێستاش پێمان وایە دەبوو سەرنج و تێبینیەکانی هەموو لایەک وەربگیرێەوە ئومێد دەکەم کە ئینشاڵڵا بۆ ڕۆژی دەنگدان ئەو پێشنیارانەی کە فراکسیۆنە بەڕێزەکان خچویانتە ڕوو بۆ ئەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم کارا بکرێتەوە بە هەند وەربگیرێ ئەوەی کە ئامانجی ئێمەیە ئەوەی کە سیستەمی هەرێمی کوردستان پەرلەمانی بێ ئەوەش وەکو ئاماژەمان پێکردووە لە کۆبوونەوەکە ئەوە تەنها بە ئەوە کە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێدرێ سیستەم نابێتە پەرلەمانی بەڵکو پەیوەندی بە دەسەڵاتەکانەوە هەیە بە پەیوەندی بە بەرپرسیارەتی ئەو کەسەی کە لە پەرلەمان هەڵدەبژێدرێ هەیە کە لە بەرامبەر پەرلەماندا بەرپرسیار بێ ئەوە یعنی کڕۆشی پێشنیار و سەرنجەکانی ئێمە بوو. دوای ڕێکەوتنی پارتی و یەکێتیش بە شێوەیەکی زارەکی لەبارەی پێکێنانی حکوومەت و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم فراکسیۆنی یەکێتی بەشداری کۆبوونەوەکەی کرد. یەکێتی داوا دەکات لە پرۆژە یاساکەدا دوو جێگر بۆ سەرۆکی هەرێم دیاری بکرێت بۆ ئەو مەبەستەش لەگەڵ پارتی لە دانوستاندایە. حتمما ئەم پرۆژە یاسایە خواستی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی تێدا نەبووە، بەڵام لە چوارچێوەی گفتوگۆکاندا فراکسیۆنەکەمان ئەوەی کە خواستی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بێ لە ناو گفتوگۆکاندا لەلایەن هەڤاڵانمان لە ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنی یەکێتی گەیشتۆتە لیژنەی یاسایی و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. چەند ڕۆژی ئایندەش تاوەکو دەگەینە دەنگدان بۆ ئەو خواستانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشکەشی کردووە. ئەمڕۆ بۆ جێگیرکردنی لە ناو یاساکەدا حتمما هەم حیزبەکەمان هەم فراکسیۆنەکەمان لە دانوستاندا دەبین تاوەکو ئەو کاتێک کە بە تەواوەتی دەنگ لەسەر پرۆژە یاساکە دەدرێ و سەرۆکایەتی هەرێمی کوردستان دامەزراوەکە کارا دەکرێتەوە کە نوێنەرایەتی هەموو گەلی کوردستان دەکات. لای خۆشیەوە ئومێد خۆشتاو سەرۆکی فراکسیۆنی پارتی ئاماژەی بۆ کرد هەنگاوەکانی پێکێنانی حکوومەت خێراتر دەکرێن و بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێمیش سەرۆکی هەرێم یەک جێگری هەیە، بەڵام بۆ زیادکردنی جێگرێکی تر بۆ سەرۆکی هەرێم گفتوگۆ لە نێوان فراکسیۆنی پارتی و گۆڕان و یەکێتیدا دەکرێت. پرۆژە پێشنیازی یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم و هەمواری شێوازی هەڵبژاردننی سەرۆک تا پەسەندکردنی دەستور پرۆژەیەکی هاوبەشی پارتی و گۆڕانە. پرۆژەکە کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان بە تەواوی دەسەڵاتەکانیەوە لەخۆ دەگرێت. پەرلەمانی کوردستانیش تاوەکو ئێستا خوێندنەوەی دووەمی بۆ کردووە و لە کۆبوونەوەی داهاتوو بڕیار وایە پەسەند بکرێت. سەرۆک تا پەسەندکردنی دەستور کۆتایی پێهات. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک عەبدولستار زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ هەموو فراکسیۆنەکان بەشدار بوون و سەبارەت بە فراکسیۆنی کۆمەڵیش هۆکاری چیە کە ڕۆژێک بایکۆت دەکات مەسەلەن ڕۆژێکیش بەشدار دەبێت؟ بە ناوی خوای بەخشندە میهرەبان، سەلام و ڕەحمەتی خوای گەورە لە هەموو لایەک بێ. سەبارەت بەم پرسیارە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی و وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش بە تایبەتی لە هەموو پرس و بابەتانی کە دێنە پێشەوە پاش تاوتوێکردن و پاش ڕاوێژی پێویست ئێمە هەڵوێستی خۆمانمان بۆ هەموو لاگرم کردوتەوە. ئەو هەڵوێستانەشمان
هەر شێوازێکمان بە گونجاو زانی بێ و پێمان وا بوو بێ کە بەرژەوەندی هەرێمی کوردستانی تێدایە و بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانی تێدایە و ئەوە خواست و ئارەزووی کۆمەڵی ئیسلامیشە ئێمە کردومانەتە بە هەڵوێست و برارمان داوە ئەمە پەیوەندی نەبووە لە ڕابردوودا پەیوەندی نەبووە بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە کە پێداگیر لەسەر هەندێک پۆست و ئیمتیازاتی خۆی کردووە ئەو وەکو حزبێک مافی خۆیەتی کە داواکاریەکانی خۆی سەقفی بەرز کاتەوە و لە ئاسێکی مامناوەند ڕای بگرێ بەرامبەر بۆ هەیە قبولی کا بۆ هەیە قبولی نەکا و ئەوە پەیوەندی بە ئەو کەسەش نییە کە پێشنیار دەکرێت بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بەڵکو ئەوە قەناعەت و بۆ چوونی کۆمەڵی ئیسلامی بووە و هەمیشە ڕامانگەیاندووە ئێمە خاوەنی سیاسەت و هەڵوێست و بڕیاری سەربەخۆی خۆمانی لەوانەیە لە قۆناغێکدا ئەو هەڵوێستەمان و ئەو بڕیارەمان لەگەڵێکی لەلایەنەکان تێک بکاتەوە ئەومانەوە نێمە پژی لەلایەنەمان کردبێ و لەوانەشە لەگەڵ لایەنێک تێک بژیرێک کە ئێمە بە نزیکیشی دەزانین نزیکە لە ئێمە ینی هەماهنگی و ڕەنگە دۆستاتیمان هەبێ ئەوەش مانێ ئەوە نییە کە ئێمە دژاتی ئەم لایەنەمان کردبێ دژاتی ئەو کەسەمان کردبێ ئێمە ئەو حەقیقەتەمان بە هەموو لایەنەکان ڕاگەیاندووە و ئەو حەقیقەتەمان بۆ ڕای گشتی ڕوون کردوتەوە چەند جارێکیش کە ئێمە خاوەنی بۆچووی تایبەتی خۆمانی و خاوەنی ڕێی خۆمانی دەربارەی ئەو پێشهات و بابەتانی کە دێنە پێش و هەرێمی کوردستان سیاسی بێ و پەیوەندی بە پەرلەمانەوە هەبێ پەیوەندی بە حکوومەتەوە هەبێ و هەر پرسێکی کە پەیوەندی بە بابەتەکانی سیاسەتی دەرەوە هەبوو بێ کۆمەڵی ئیسلامی خاوەنی بۆچوونێکی تایبەت بە خۆیەتی لە کاتی خۆیدا بۆچوونی هەڵوێستەکانی خۆی بۆ ڕای گشتی خستۆتە ڕوو ئەوە ینی مەبدەیەکە لای ئێمە سابتە ئێمە لە پێشوودا بۆچی چوینە هۆڵی پەرلەمان و دوای هاتنی دەرەوە لەبەرەوەی کە ئێمە پرۆژە یاساکمان پێشکەش کردووە پێش ئەو پرۆژە یاسای کە ئێمڕۆ تاوتوی کرا نەخرا بەرنامەکاری لیژنەی یاسای پەرلەمان لە کاتێکدا دوور پێش ئەو پرۆژە یاسای کە پێشکەشیان کردو ئێمە پێشکەشمان کردبوو وەکو بەڕاستی وەکو ناڕزای دەربڕینێک چوین لە هۆڵی پەرلەمان نقطە نیزامی خۆشمانمان گرت کە بۆمان ڕاست نەکرایەوە و ئەم خواریان چاک نەکرد ئێمە وەکو هەڵوێستێک هاتین دەرێ پەیوەندی بە هیچ کەسێکەوە نەبووە و ئەمڕۆ ئێمە بۆ چین بۆ پەرلەمان ئێمە وەکو فراکسیۆن بڕیارماندا کە بەشداری کوردی پەرلەمان دەکەین هەر لە دوێنەوە بڕیارماندا بوو کە بەشداری کوردی پەرلەمان دەکەین و لەوەش ئێمە سەروی تێبینەکانی خۆمان لەسەر ئەم پرۆژە پێشنیازی یاسای هەموارکردنی سەرۆکایەتی هەرێم و کاراکردنەوەی هەبووە و پرۆژەیەکی تایبەت بە خۆمانمان هەبووە ئێمە بڕیارماندا کە لە هۆڵی پەرلەمان ئێمە سەرنجەکانی خۆمان تێبینەکانی خۆمان سەبارەت بەم پرۆژە یاسای کە دەویستی هەموار بکرێ لە بە تێگەیشتنی و قەنەعەتی خۆمانەوە ئێمە خستمانە ڕوو و بەرگریشمان لێ کردووە بۆ ڕۆژی دەنگدانیش ئێمە هەر لەسەر ئەو بابەتانەمانین کە ئێمە قەنەعەتمان پێی بووە بەڵێ ینی لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ بڵێن هەموو فراکسیۆنەکان بەشدار بوون هیچ لە فراکسیۆنێک بایکۆتی کۆبوونەوەکەی پەرلەمانی نەکرد نەخێر هەموو بەشدار بوون بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە بەڕێزت لە ناو کۆبوونەوەکەی پەرلەمانە باست لەوە کرد کە بۆ بەڕێوەبردن و بۆ کاراکردنەوەی دامەزراوەکانیش پێویستمان بە ڕێکەوتنێکی گشتگیرە لە نێوان لایەنەکان مەبەستان لەوە چیە ینی بۆچی ئایا کوردستان بە ڕێکەوتنی دووقۆڵی و سۆقۆڵی ناتوانرێت بەڕێوە ببرێت؟ کار حەشیمە من ماوەک پێشستا ئەو پێشنیارم خستە ڕوو ئەم پێم وایە بۆ شێوازی حکومڕانیکردن لە هەرێمی کوردستان و بۆ گەیشتن بە ئامانجەکانی میلەتی کورد کە خەڵکی کوردستان و پێشمەرگەی کوردستان لە ڕابردوودا قوربانی زۆری داوە و ماڵوێرانی زۆر بینراوە لە هەرێمی کوردستان و چەند جار ئێمە ئەم وڵاتەمان سووتێنراوە ئەو خەڵکە دەربەدەر کراوە خەڵک چیمیایی باران کراوە خەڵک ئەنفال کراوە خەڵک لە سێدارە دراوە هەرچی بەڕاستی ینی ناڕحەتی و دەرد و مەینەتی هەیە ئەم میلەتە بینیوێتی لە قۆناغەکانی ڕابردوو بۆ گەیشتن بە ئاوات و ئامانجەکانی ئەم گەلەمان و بۆ ئێمە
سەقامگیرێکی سیاسی و کۆمەڵایەتی و حکومڕانی لە هەرێمی کوردستان بەرقرار بکەین و بۆ ئەوەی بەڕاستی ئێمە ئەم هاوڵاتیانەی خۆمان لە دڵڕاوشێ ڕزگار بکەین هەمیشە دەستی لەسەر دڵیەتی کە ئایا پارتی یەکێتی ڕێک دەکەون ڕێک ناکەون دەبێتە دوو ئیدارەی نابێتە دوو ئیدارەی خوا نەخواستە لەوە خراپتر ڕوونادە لە هەرێمی کوردستان وەکو ساڵانی نەوەتەکان تووشی شەڕی ناوخۆنەوە هەموو ئەوانە بەڕاستی پێم وایە وتم کاکە من پێشنیارێکم هەیە ئەویش ئەوەیە بە ئەم ڕێکەوتنە دوو قۆڵیانە فراوان کەین با بیکەین بە ڕێکەوتنێکی سیاسی و میساقێکی نیشتیمانی پەیمانێکی نیشتیمانی نێوان لایەنە سەرەکی و کاریگەرەکانی هەرێمی کوردستان بە پێکهاتەکانیشەوە کە ئێمە چۆن حکومڕانی هەرێمی کوردستان بکەین و شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان چۆن بێ و ئێمە چۆن هەوڵ دەین استراتیژیەتێک دیاری بکەین بۆ ئەوە کە بە ئامانجی گەلەکەمان بگەین و ئێمە چۆن وا بکەین بەڕاستی بەس بێ بە ئەمە بە قەنەعەتەوە بەڕاستی و ڕێکەوین لەسەرەوەی کە چۆن خزمەتی ئەم هاوڵاتیانی خۆمان بکەین چۆن خۆشگوزەرانیان بکەین چۆن کێشەکانی چارەسەرکەین چۆن حکومڕانیەک پێ بین لە ئاز داواکاری خواست و کێشە گرفتەکانی ئەم خەڵک و زەماوەرەمان بێ کە معانات و مەینەتی و ناخۆشی زۆر بینیوە ئەم بەڕاستیەوە پێشنیارمە و باشیان کرد بەڕاستیان لایەن گوتیانەوە شتێکی زۆر چاکەوە پشتگیریشیان کردووە ومەت دەکەم کە ینی ڕۆژ لە ڕۆژان ببێ بەکردەوە ئەو کاتەی دوور لە ینی پۆستی حزبی و دوور لە پۆستی پەرلەمانی پۆستی حکومی ینی ئێمە چی دەکەین لەم هەرێمی کوردستانە دەزانین کەم هەرێمی کوردستانە بەرەو شێ دەبین دەزانین ئەم خەڵکە چی لێ دەکەین بەڵام ئاوا بەڕاستی ئێستا زیاتر بۆتە سەرەوەی کە وەزارەتێک زیاتر ببین یا کەمتری بەردەکەوێت یا پارەی زیاتری بەردەکەوێت پارەی کەمتری بەردەکەوێت ئیمتیازاتی زیاتر بەر ئەندامەکانی دەکەوێت یا کەمتری بەردەکەوێت ئێستا کێشە گرفتەکان ئەوەن ینی فەرمونە من ینی پرسیار دەکەم ئایا ئەم هەموو نیشتومڕۆی پارتی یەکێتی خۆڕاستە هەر کامێکیان کە دەنجی خەڵکی هێناوە لەگەڵەوە کە کاتی خۆش باسمان کردوە سەر زمان ئێستا هەموو دەنگانەکە بە تەزویر بووە بەڵام ئێستاوە قالبی گرتووە با ئەگەر دەنجی خەڵکیان هێنا بە قەدەرەوە کە دەنجیان هێنا مافی خۆیانە کە ینی بەشداری کاریان هەبێ یا پشک و بەشی گەوریان هەبێت لە حکوومەت بەڵام دەپرسم ئایا هیچ کامێک لەم دوو حیزبە شەڕیان بوو حیزبەکانی تریش شەڕیان بوو لەسەر هێندە داواکاری خەڵک شەڕیان بۆ لەسەر ئەوەی کە ئێمە چی بۆم خەڵک و میلەتەی خۆمان بکەین شەڕ بۆ لەسەر مەبادئێک کە ئێمە چۆن ئامانجی ئەم میلەتەمان تحقیق بکەین ینی گرفتەکان لەسەر چییە من پێم خۆشە بەڕاستی خەڵک و زماوەری هەرێمی کوردستان باش ببێتەوە لەم کێشە و قەیانەیە کە دروست دەکرێت ینی بەداخەوە ئەم پێم حەقی خۆیانە دیسان دێ لەمە چکە بەیانی منیش لە کابینەیەکی تردا بۆ لەم کابینەیە دەست بە گفتوگۆ بکەم بۆ پێکردنانی حکوومەت ئەمەش داوای پشک و بەشی کۆمەڵی ئیسلامی دەکەم بە قەدەر ئەوەی کە ینی خەڵک و زەماوەر پشتگیریان کردووە دەنجیان پێداوە بۆی کەسبی بتوانێت خزمەتیان بکەیت بەڵام نابێ لە پاڵ ئەوەی کە دوو پۆستی حکومی وەردەگرن بە دوو داواکاری ئەم خەڵکەشی تێدا بێ بۆیە پێم وایە ئەوە بەوە چارەسەر دەبێت کە ئێمە هەموو لا لەسەر پرۆژێ ڕێکەوین کە چۆن حکومڕانیەکی تەندروستی ئەم وڵاتە بکەین باشە بەسکای عەبدولستار ئەو پێشنیازێک کە بەڕێز کردووە بۆ ڕێکەوتنێکی نیشتیمانی گشتگیر بۆ چارەسەرکردنی کێشەکانی مەسەلا هەرێمی کوردستان چ جیاوازێکیە لە نێوان ئەو ڕێکەوتنە دوو قۆڵی و سێ قۆڵیانی کە ئێستا دەکرێن هەم بۆ بەڕێوەبردننی بۆ پێکەنانی حکوومەت وە بۆەوەش کە لایەنەکان بگەنە ڕێکەوتن جیاوازەکەی ئەوەی کە ئێستا دەکرێت بۆ پێکەنانی حکوومەتە و بۆ پچڕینەوەی پشک و بەشەکانی ئەم لایەنە و ئەو لایەنەیە ئەوەی کەم باسی دەکەم پەیوەندی بە بابەتەوە نییە ڕاستە پشتگیریەکی باش دەوێت بۆ دامەزراوەکانمان لە حکوومەت لە پەرلەمان لە سەرۆکایەتی هەرێم لە ئەنجومەنی دادوەری پشتیوانێکی باش پشتگیریەکی باش دەبێت کە بۆ نمونە یعنی هەمومان بۆ نمونە بۆ ئێ لە مەبداکانمان ئەوە بێ کە کاکە بەڵێ تا ئێستا دەوتری ئاساس سەروەرە بەڵام بەکردەوەی ئێمە بیستەمێن کە ئاساس سەروەر لەم وڵاتە بۆ هیچ کەسێک جیاوازی ناکە بەبێ جیاوازی بەسەر هەموو کەس جێبەجێ دەکرێت ئەوە بەڕاستی یعنی جیاوازە لەوەی کە من ینی ئەو ڕێکەوتانێک کە دەکرێن بەشی زۆری 1970 بۆ پشک و بەشانەیە کە بە حەقی دەزانێت بۆ حزبەکە خۆی بپسرێتەوە دوای هەڵبژاردنی سینۆ بەڵێ زۆر باش ئەگە لەسەر کۆبنەوەکەی ئەمڕۆی پەرلەمان زیاتر قسە بکەین و سەبارەت بە مەسلەی ئەو پرۆژەی کە پێشکەش کراوە و دەمەوێت ئەوش بڵێم کە پێشترێ و پرۆژێکتان پێشکەش کرد وەڵامی سەرۆکاتی پەرلەمان بۆی کە پرۆژەکەیەوە نەنێردرا بۆ لیژنە یاسایی
قەنەعات پێکەر بوو لایەوە کە ئێوە لە ناو هۆڵی پارلەمان بە فەرمی داوای ڕوونکردنەوەتان کرد کە بۆچی پرۆژەکەتان فەرامۆش کراوە؟ کاک حەچیم ئێمە ئەو پرۆژەیە کە پێشکەشمان کرد ئەمەیە ئەوە کە 11 پەرلەمانتار واژووی کوردستان چکە دەبێ نابێت لە 10 پەرلەمانتار کەمتر بێ کە واژووی بکە ئەم پرۆژەیە ئێمە بەروارەکەی لە 24 مانگە کە ئێمە تەواومان کردو لە 24 مانگ 26 مانگ وارد کراوە لە بەشی بەڕێبەراتی پرۆژەکان کاروباری پرۆژەکانی پەرلەمانی کوردستان ئەم پرۆژەی ئێمە پرۆژێکی هاوسەنگە پرۆژەیەکە کە باسی بە شێوەیەکی هاوسەنگ باسی دەسەڵاتەکانی کردو لە هەرێمی کوردستان بە تایبەتی یاسای سەرۆکایەتی هەرێم کە پێی هاتووە لە 19 مادە بێزگە لە هۆکاری دەرچواندن ئێمە ئەومان پێشکەش بە بەڕێبەراتی پرۆژەکان کردو لە پەرلەمانی کوردستان وە ژمارەی واریدەکانی هەموو لەلایە بەڵام بەداخەوە ئەنی لە سەرۆکایەتی پەرلەمان ئەمە فرامۆش کرا و پێیان خۆش نەبووم پرۆژەیە هەبسێ بۆ لیژنەی یاسایی زعما ئەمە هەم وێستێکی نایاساییە پێچەوانەی پێڕێی ناوخۆی پەرلەمانی کوردستانە و هەم بەڕاستی ئەوە من بەستەمیشی دەزانم لەوە کە خەڵکێک ینی خیانەتکردن لە ئەمانەت خەڵکێک کە لە شوێنێکی بەرپرسیارەتی بێ دەبێ ئەوەی کە بەدەستی دەگا ئەگەر خۆشیشی لێ نییە ئەگەر بەدڵیشی نەبێ بەڵام پێویستی بیگەینی بە شوێنی خۆی و لە شوێنی خۆشی باتاوتێ کرابایە قۆناغی دومیشی ئێمە ئەو ئەندامە ئێمە لە لیژنەی یاسایی گوتمی کاکە باشە ئەو پرۆژەکە نەهێنرا بۆ ئێرانە بەڵام ئێمە هەندێک سەروی تێبینیمان هەیە لەسەر ئەم پرۆژەی ئێوە قسەمان هەیە لەسەری وتان نەخێر ئێمە ئەم پرۆژەیە نە زیاد دەکەین نەکەمی دەکەین باشە من دەپرسم بەڕاستی ئایا ئەم عەقڵیەتە دەتوانێت وڵات بەڕێوە بەرێ ئایا ئەم زۆرە بیرکردنەوەیە یعنی ئەم خەڵک وڵاتە بەرەو شوێ دەبا خەڵک بۆ پرسیار نەکە بڵێ کاکەرێ ئەو بەرپرسانی ئێمە چۆن بیر دەکەنەوە یعنی بڵێ کاکە وەڵا من هیچی لێزیان ناکەم کەی ناکەم بۆ ئێمە بڕیارماندا ئێمە لەسەر بەرنامەی خۆمان سوور بووین چکە بەڕاستی من پێم وایە کە خەڵک و زەماوەری هەرێمی کوردستان خەڵکێک و زەماوەری هەرێمی کوردستان بەشێکیان کە دەنجی بە کۆمەڵی ئیسلامی داوە بۆ ئەوەی کە نوێنەرەکانی هەمیشە بەرگری سەختکارانە بکەن و بەردەوام بن وەسوود بن سارد نەبنەوە ئێمە بردنانی هۆڵی پەرلەمان ئەمڕۆ لەوێندەر ئێمە زۆربەی هەرە زۆری من ناڵێم هەمووی زۆربەی هەرە زۆری ئەم حەفدە ئەم 19 خاڵێک کە لێرەدا نووسراوە ئێمە بە شێوەکان ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەوێ باسییان کردووە پێشنیاریان کردووە بۆ لە لای لیژنەی یاسایی ئەم پێشنیارانە نووسراوەتەوە بۆ ڕۆژی دەنگدان بۆەوەی کە ئێمە هەوڵ دەین دەنجی پێویستی بۆ کۆ بکرێتەوە بۆ ئەوەی کە پەسەند بکرێت باڵێ بەس وەکو ئەو ڕوونکردنەوەی کە ئەو ڕۆژە سەرۆکایەتی پەرلەمان ئایا لایەوە چۆن بۆ ڕوونکردنەوەکەوەی کە بەڕێز ناوەڵی پەرلەمان بە فەرمی داوای ڕوونکردنەوەت کرد لەبارەی پەراوێزخستنی یاخود نەناردنی پرۆژەی فراکسیۆنی کۆمەڵ بۆ لیژنەی یاسایی ڕوونکردنەوەکەتان بەدڵ بوو؟ ڕوونکردنەوەکەیان مقنعکار نەبوو و هیچ بەڵگەیشیان بەدەستەوە نەبوو و نەشیان توانی قەناعەت بە هیچ دایکن کە ئەم پرۆژانە هەر ئێمەش نەبوو تەبەن پرۆژەی نەوەی نوێژ بووە و نازانم برانیە گرتی پرۆژیان پێشکەش کردبوو یان نا بەڵام ئەوەی ئێمە نوێنی وازەح بوو هیچ بەڵامێکی مقنعکاریان پێ نەبوو کە بۆ سێ پرۆژانە پێش ئەو پرۆژە ئەوانش گەیشتوتە سەرۆکایەتی پەرلەمان بەڵام نەدرا بە لیژنەی یاسایی نەخراوەتە بەرنامەی کاری لیژنەی یاسایی کەم پێم وایە وەکو باسم کردەوە ستەمێک بوو کرا و ئاڕاستەیەکی خراپە ئەم سەرۆکایەتی پەرلەمان وەری بگرێت کە بەداخەوە یانی سەرۆکایەتی پەرلەمانەکە یەک حیزبە بۆیە پێیان خۆش نەبوو بە پرۆژەیەکی کە هەبێ غیرێ پرۆژێکە ئەو 68 پەرلەمانتاری کە واژویان کردو بۆ تاوتوێکردن هێنانی بۆ هۆڵی پەرلەمان بەڵێ بەستەنیا ئەو پرۆژەیەوە مەسەلەن کە ئەو یەک پرۆژەتان نادۆ فەرامۆش کرابێ یاخود پرۆژەی تریشەیە کە ئێوە پێشکەشتان کردبێەوە تا ئێستا کاری لەسەر ناکرابێ کار لەسەر ناو پرۆژانە کامانە نەگەر پێشکەشتان کردووە کاریان لەسەر نەکراوە
ئێمە 5 پرۆژەمان پێشکەش کردووە ینی بەوەی هەموار یاسا سەرۆکایەتی هەرێم 5 پرۆژە بووە بەڵام ئەوانەی تر لەبەرەوەی کە ئەوان بڕیاریانداوە کە تەنها ئێستا باسی یاسا سەرۆکایەتی هەرێمە تەنها پرۆژانەیە کە بە حساب باس لە یاسا سەرۆکایەتی هەرێم دەکەن ئەو پرۆژانە وەردەگیرێن ئاسایی ئەوانی تر ئێمە چکە لەبەرەوەی کە قسان لەسەر نەکراوە و تەنها ئەم بابەتە لەم قۆناغەدا بەگریان زانی وە پێویستیان زانی و ئاپەری لێ بکەن بۆیە ئەمە بەلای ئێمەشەوە کێشە نییە دەنا ئێمە 5 پرۆژەمان پێشکەش کردووە لە بوارە جیاجیاکان کە ئێمە لە کاتی خۆشیدا دیارە ئەو پرۆژانەش دووبارە بۆ خەڵکو زەمار دەخەینە ڕوو و لە پێشوشدا بەڕاستی تۆزێکمە باس کردو کە ئێمە کار لەسەر زۆرە پرۆژان دەکەین کە یەکێکیان بریتە لە بیمەی کشت و کاڵی بەڵێ یەکێکیان باسی یاسای چاکسازی خانە نشینیە یەکێکیان باسی هەموارکردنی پرۆژە یاسای وەبەرهێنانە ئێمە لەگەڵ ئەوە سەرۆکایەتی هەرێم چەند پرۆژەیەک کەشمان ئامادەیە بۆ ئەوەی کە ئەوانیش پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکەین زۆر باشە بە دیاریکراوی ئەو پرۆژەی کێوە فرامۆشکرا ناوەڕۆکەکەی چی لە خۆی گرتبووە تێبینەکانی ئەمڕۆی ئێوە لەسەر ئەو پرۆژەش کە تۆ ناو هۆڵی پەرلەمان ئەمڕۆ تێبینەکانی ئێوە ئەو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی چی بوو؟ بەڵێ ئێمە کات حەچیم ئەگەر هەر بە خێرایی باسی ناوەڕۆکی ئەم پرۆژە بکەمیانی خاڵە گرنگەکانی ئێمە لە مادەی سێمدا ئاماژەمان بەوە کردووە کە مەرجەکانی پادۆرە بۆ سەرۆک و جێگرەکەی تەبان لە پرۆژە یاسایی ئێستا کە ئەمڕۆ خوێندنەوەی دوێن بۆ کراوە تەنها باسی سەرۆکی هەرێم دەکا باسی جێگرەکەی ناکا ئێمە باسمان کردو کە مەرجەکانی ئەمانن یەکەم هاوڵاتی نیشتەجێ هەرێمی کوردستان بێ دوم شیاوی تەواوی یاسایی هەبێت و تەمەنی لە 30 ساڵ کەمتر نەبێت لە هەموو مافە مەدەنی و سیاسیەکان بەهرەمەند بێت ئەین توانای هەبێ و چوارەم بەلایانی کەم پژی دەپەرلەمان بەدەست بێنێ خۆ ئێستا گەر ئێمە حیزبیانە بیرکەینەوە نابێ ئەمە بنووسین ئەگەر ئێمە بمانێ بۆ نمونە مرەشەحمان هەبێ کاندیمان هەبێ بۆ سەرۆکی هەرێم ئێمە دەڵێن دە پەرلەمانتار خۆ حەوت پەرلەمانتارین بەڵام ئێمە گوتمانە بەڕاستی وا چاکە ینی کەسێک کە مرەشەح دەبێت لە هۆڵی پەرلەمان بەزگە لە ئەم مەرجانەی سەرەوە سێ مەرجەکەی سەرەوە با بەلایانی کەن دە پەرلەمانتار پشتگیری بکات کە ئەمە شیاوە بۆ سەرۆکی هەرێم و ئیجازیاتیش بەڕاستی ئێمە حەقەتەن بۆ گوتمانی پرۆژەیەکمان ئێمە نووسیوەتەوە هاوسەنگە و پرۆژەی ڕێکوپێکە مەسەڵەن مادەیەکی تر کە باسی هەڵبژاردن دەکا بەداخەوەی ئەمڕۆ نابیان باسی ئەوە دەکات کە هەڵبژاردن بە دەنگدانی ئاشکرا بێ کەمە باسمەکە کە ئەمە بەڕاستی ئەم دەقا ینی بۆ هەڵبژاردن لە هیچ دەستوێکی هاوسەردا نەبینراوە ئێمە نەمانبینیوە بەڕاستی و ئەوە شێوەی هەڵبژاردی تێدا نییە یعنی زیاتر لە متمانە پێدان دەچێت ئەوە لەوەی لە هەڵبژاردن و هەموو سەرجەم یاسا بەرکارەکانی هەڵبژاردنەکانی گشتیان تایبەت هەمویان زەخر لەوە دەکەنەوە کە هەڵبژاردن لە بنوێنی بێ ئەو پێچەوانەی ئەمە بدە ئاشا و ئێمە دەستوری عراقمان هەیە کار حەچیم دەستوری عراق لە مادەی هەفتە لە بەرگەی یەکەم دەڵێ کە 2005 پەسەند کرا هەمدا دەزانین دەڵێ ئەنجومەنی نوێنەران لە نێو پادەیراواندا سەرۆک کۆمار هەڵدەبژێرێت و بە زۆرینەی 2/3 دەنجی ئەندامەکانی هەڵدەبژێدرێت کەواتە ئەمە پێچەوانەی ئەوەی کە ئێستا ینی هێنرا بۆ ئەمڕۆ کە خوێنی دوون بۆ کراوە پێچەوانەی ئەم دەقە دەستوری کۆماری عراقیشە و ئێمە پێمانەوە بکە ئەم میکانیزمی هەڵبژاردنە بەڕاستی بەو شێوەیە میکانیزمێکی سەرکەوتونیە و پێویست دەکە ئەمە دەستکاری بکرێت و بیکەین بە 2/3 و لە قۆناغی دووەمدا ینی ئەگەر کەسێک 2/3 نهێنێ یان ئەو چێ بڕچێکردنەوە چەند کەسێک لە دوو کەس زیاتر کرا بەڵام دەنجی پێویستی نهێنات بە 2/3 ئەو کاتێ بۆ قۆناغی دووەمە کۆی عراق با بە زۆرینە بێ بە زۆرینەی ڕەهای ئەندامان یا ڕێژەی نیوزاییەک بێ ئەمە بەرگێشکە بوو کە حەقیقەتەن ئەمە مشتمل زۆر لەسەر کرا ئەم پێمە ئەمە بەڕاستی ینی بەرگەیەکی باش نییە ئەگە هەروە بمێنێتەوە تەبان بەڵکو پێویستی بە گۆڕانکاری هەیە اینجا ئەمە کە ئێستا هێنراوە تەبان بەڕاستی زیاتر ینی پێچەوانەی پرەنسیپی هەڵبژاردنە
کە تەمان بۆ یەک کاندید هەوڵ دەدرێت مەسەڵیانی قسەی لەسەر بکرێ و تەنها مەبەست لێ نیشاندانی پشتگیری پشتیوانیە نەک چێبرچێ بێ لە نێوان دوو کاندید سێ کاندید یعنی وای لێکرا بەڕاستی بەم شێوەیە ئەوە بێ سەری پێ بگرن ئەمە بابەتیشکەمان ئێمە لە پرۆژەکە کە ئەمە بەگرینمان زانی بێ کە ئاماژەمان پێ کردووە سەبارەت بە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمە ئەمەکو باسم کرد سیستەمی پەرلەمانی تەنها بۆ نابێتی سیستەمی پەرلەمانی کە سەرۆک لە پەرلەمان دەنجی پێ بدرێ و هەڵبژێدرێ ئەم پێما دوو شت زیاتر یان بێکە بە سیستەمی پەرلەمانی یەکەمیان دەسەڵاتەکانی زیاتر پرۆتۆکۆلی و زیاتر شکلین یا دەسەڵاتەکانی تەنفیزین و سیاسین و دومیش بەرپرسیاربوونی بەرامبەر بە پەرلەمان کە حقیقەتەن ئەوەی کە ئێستا هەیە لە خاڵێکیاندا نییە بڵێ سەرۆکی هەرێمی هەڵبژێدراو لە پەرلەمان بەرامبەر بە پەرلەمان بەرپرسیارە ڕاستە وەکو مەبدەیەک دەڵێن کە ئەو کەسێک کە لە پەرلەمان هەڵبژێدرێ بەرامبەر پەرلەمانیش بەرپرسیار دەبێت و سەبار بە دەسەڵاتەکانی ئێمە پێمان وابوو کە کۆمەڵێک بڕگە و مادەی پێویستی بە هەموار هەیە بە تایبەتی مادەی دەسەڵاتەکان کە دەسەڵاتێکی ڕەهای هەیە ئێمە گوتمانە بۆ نمونە کاتێک سەرۆکی هەرێم و سیستەمە سیاسیەکەی یان ئاسایشی گشتی هەرێم یان دامدەزگاکانی دەستوریەکانی بکەنەوە مەترسیێکی ئەوتۆوە هەرشە لە بوونی بکات و پەرلەمان نتوانێت کۆ بێتەوە ئەوە لەو بارەدا سەرۆکی هەرێم داوای ڕاوێژ و ڕێککەوتن لەگەڵ دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەمنی زیان بڕیارگەرێ دەسوێنێ هێزی یاسایان هەیە ئەمێک بە تەنها بەڕاستی ئێمە ئەمە لێ کردو کە ئەمە فعلەن یعنی سیستەمێکی ڕێکوپێک بێ سیستەمێک بێ کە یەکێک لە مبادیەکانی ئەم سیستەمانەوەیە کە تەنسیق و تەعاونی هەبێ ئەمە و تەعاونەکەیە بەرگەشی کە ئێمە کە لە دەسەڵاتەکانی پێمانەوە بەم شێوەیە هەموار بکە کە بەرگەی هەشتەمە یعنی زاردانی باری نائاسایی بەڕاوێژ و ڕێککەوتن لەگەڵ دەستی سەرۆکاتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران بەپێی یاسایشی تایبەت یەک بەتەنیا دەسەڵاتێکی ڕاهەیە بەلەوەدا بەرگەی نوێم کە مە بەگرنگ نازانیوە لە کاتی پێویستدا بانکێشی ئەنجومەنی وەزیران دەکات بۆ کۆبوونەوەی ناچاری و گفتوگۆکردنی پرسگەلێکی دیاریکراو کە کۆبوونەوەکەی بۆ دەکرێت بەرگەی سیازدەم کاتێک پەرلەمانی کوردستان متمانە لە ئەنجومەنی وەزیران یاخود وەزیر وەردەگرێتەوە سەرۆکی هەرێم فەرمانی قبولکردنی دەزەکاتشانەوەیان دەدەسوێنێت نەک ئەو بیکە یعنی دوایە کە ئەوان مثلەن لە ئەنجومەنی وەزیران متمانە لە وەرگیرایەوە یاخود لە وەزیرێک ئەو فەرمانەکە قبول دەکا نەک ئەو فەرمان دەربکە پاڵاوتنی سەرۆک و ئەندامانی دادگای تیاچوونەوە و سەرۆکی داواکاری گشتی و سەرۆکی دەستەی سەرپەرشتکارانی دادوەری پێشکەشکردنی ناوەکان بۆ پەرلەمان بەمبەستی ڕازیبوون لەسەر دامەزاندنیان ئەمە دیسانەکە ئەمە هەموارمان کردوێتەوە بەڕاستی و سەرۆکی هەرێم مەرسوومەی دەردەکات بۆ دامەزاندنی سەرۆک و ئەندامانی داواکاری گشتی و دادوەرانی ئێمە بەڕاستی لەسەر مەسەلەی دەسەڵاتەکانیشی وەکو باسم کرد ئێمە شتێکمان کردووە کە فعلەن یعنی ناوەڕۆک و کاکڵەی سیستەمی پەرلەمانی بنوێنێ لە هەرێمی کوردستان چون پێمانە بەشێکی سیستەم بە سیستەمی پەرلەمانی ئەوەیە کە دەسەڵاتەکانی چۆن و چۆن تەنظیم کراوە بەڵێ ناوبڕێکمان هەیە دواتر دەگەرم و لای بەڕێستان کاک عەبدولستار بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز
تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تاموبۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تاموبۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزان تی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەرز. کاک عەبدولستار بەرز پێش ناوبڕەکە باست لەوە کرد کەوە دەتانەوێت دەسەڵاتەکانی سەرۆک هەرێم کەم بێت و تەشریفاتی بێت. یعنی ئامانجیەوە چیە کە مەسەڵەن بۆچی گرینگە دەسەڵاتەکانی سەرۆک هەرێم کەم بکرێنەوە و تەشریفاتی بن؟ چ بەیاخێکی بۆ کوردستان هەیە؟ مەسەڵەن چ سوودێکی بۆ سیستەمی سیاسی هەرێمیش هەیە؟ خۆی کار حەچیم ئەگەر ئەمەوەکو باسم کرد بمانوێ سیستەمەکەمان پەرلەمانی بێ دەبێ باز لە دەسەڵاتەکان و چوارچێوەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بکەین. بۆ نمونە ئێمە مادەیەکمان زیاد کردووە، مادەی حەوت لەم پرۆژەیەکم پێشکەشمان کردووە بۆ کە فعلەن ینی سیستەمی سیاسیمان کە دەڵێن پەرلەمانیە ڕەنگ بداتەوە لەم یاسایەدا. نووسیمانە خاڵ یەکەم سەرۆکی هەرێم و جێگرەکەی لەژێر چاودێری و بەرپرسیاری پەرلەماندا دەبن. ینی ئەم بڕگەیە ئەم خاڵێکە لە مادەی حەوتەمە لە پرۆژەکەی ئێمە لە هیچ شوێنێکی بەڕاستی بەزەقی نییە. ینی چێ لە سەرۆکی هەرێم و لە جێگرەکەی دەپرسێتەوە؟ ئەین بەرامبەر چێ بەرپرسیارن؟ بەڵێ. دوێم ئێمە نووسیمانە سەرۆک و جێگرەکەی بەواژوویە لەسەر پێنجی ئەنگەمانی پەرلەمان بانکێش دەکرێت و بۆ لێپرسینەوە. بەڕاستی ئێمە قەناعەتمان وایە کاکە ئەویش ینی وەکو دامەزاوەیەکی جێبەجێکردنن. ینی پەرلەمانی کوردستان مافی ئەوەی هەیە کە دەیپرسێتەوە، مافی ئەوەیە کە چاودێری کارەکانی بکە و چەند ئەرکەکانی جێبەجێ کردووە بەرامبەر بە پەرلەمان بەرپرسیار بێ. بۆ ئێمە لەو ڕۆ بەڕاستی تەرکیزمان خستوتە سەرەوەی کە سیستەمەکە مادەم پەرلەمانیە کە هەموو لاش ئێمە زەخمان کردەوەی سەرەوەی کە پەرلەمانی لێ باشە کە پەرلەمانی بێ دەبێت ئەنی ئەم بەرپرسیاربوونە بەرامبەر بە پەرلەمان و ئامادەبوون لە پەرلەمان و بانکێشکردنی و لێپرسینەوە و چاودێریکردنی دەبێت بە زەقی دیار بێ بەڕاستی. و خارج کە ئێمە بۆ ویلایەتەکەشی ئێمە گوتومانە ویلایەتی سەرۆک بۆ 4 ساڵ دەبێت، یەک جاریش یارەی هەڵبژاردنەوەی دەبێت. بەڕاستی بۆ کە نەبێتە میلاتی، ینی نەبێتەوە کە مەسەلەن قۆڕخکردنی دەسەڵات، ینی هەر مەسەلەن بۆ نمونە دووبارە بێتەوە کورت چەند ساڵە مەسەلەن لە مەسەلەی حکوومەتدا و لە مەسەلەی سەرۆکی حکوومەتدا دەبینینەوە. ئێمە پێمان وابووە کە ئەمە ینی با چوارچێوەیەکی هەبێ. ئەوە پێمان وایە یەک جار جاری دەمیش بۆ هەیە بەڕاستی بێتەوە، بەڵام جارێککە بۆ نەبێ وەکو کە لە کاتی خۆشیدا ئێمە ئەم کێشەی لە هەرێمی کوردستان دروست بوو بەداخەوە. هەر لەسەر ئەم یاسا سەرۆکایەتی هەرێم و لەسەر ئەوە کە ئایا ویلایەت سەرۆک مەسەلەن بۆ چەند ساڵ بۆ چەند جار دووبارە بێتەوە، ئێمە تووشی زۆر گرفت و قەیرانی سیاسی بوون لە هەرێمی کوردستان. بۆ ئەوەی کە من باسم کرد سەرەتا کە ئێمە دەمانەیە ئەم وڵاتە سیستەمێکی هەبێ بۆ مؤسساتی بکرێ. بۆی کە لەم چێشانە ڕزگار نابێ، بابەتەکە نەبێتە بابەتی شخصی و پەیوەندی بە حزبێکی شەوە نەبێ، پەیوەندی بە شخصێکی شەوە، پەیوەندی بە سیستەمێکەوە بێ کە ئەم وڵاتە پێی بەڕێوە بچێ و وابێت کە کاروبارەکان ڕێخا و دامەزراوەکان کارا بکە و هەر یەکەی ئەرچی خۆی جێبەجێکا و دەسەڵاتی خۆی هەبێ. بۆ ئەمە پێمان وایە کە ئەمە پەیوەندی بە ئاشخاصەوە نەبێ و پەیوەندی بە حزابیشەوە نەبێ، ئەمە با سیستەمێک بێ، یاسایەک بێ بۆ هەر کەس بینەکە کە هات، ینی با لە حزبەکەی میش بێ بەڵێ بۆ جارێک بۆ هەیە هەڵبژێرێت، جاری دوم بۆ هەیە دووبارە هەڵبژێرێت، بەڵام جاری سێم بۆی نەبێ، ینی بۆ هەموو لایەک بێ. ئەمە کاتێک باسی ئەوە دەکەین کە بەلایانی کەم ئەوە باسم کرد بەلایانی کەم دەکە سەبەب پشتگیری بکە
بۆ یەکەم کەسەکانیت بێت لە پەرلەمان بۆ سەرۆکی هەرێم کاکە خۆی ئێستا لە قازانجی کوتلەکەی من برام ئێمە حەوت کەسین ئەگەر خۆ خەڵک پژیریمان نەکەن بمانەکانیمانەوە کەسمان نابێ بەس کاکە مەس دەمانێت سیستەم هەبێ ئێمە پێمان معقول نەبووە بەڕای ئێمە پێمان معقول نەبووە هەر کەسێک بێ یعنی خۆی هەڵبژێرێ مەسەڵەن 300 کەس بێ مەسەڵەن خۆی لەوێندە هەڵبژێرێ بۆ سەرۆکی هەرێم کاکە نا بابرانی کە دە کەسێک پژیری بکە بۆ کە بێ بە کاندید بۆ سەرۆکی هەرێم جا ئەوە ئێمە بەڕاستی وەکو فراکسیۆنی کۆمەڵ وەکو کۆمەڵی ئیسلامی ئێمە قەناعەتمان وایە کە کاروبارەکان بەم شێوە ڕێ بخرێن و دامەزراوەکان بەم شێوەیە کارابن پەیوەندی وەکو باسم کرد بە کەسەکان و بە زۆر باشە لە نزیکیدا نەبوو دووری بەڵێ ئەوەی کە بەرەزت باست کرد دوێنێ شەو پسپۆرێکی یاسای دەستوری میوانی ئێمە بوو وتی تاوەکو لە پرۆژە یاساکەەوە دیاری نەکرێت کە سەرۆکی هەرێم لە بەردەم پەرلەمانە بەرپرسیار ناتوانێت لێپرسینەوەی لەگەڵا بکرێ پێ دوایە ئەمە لە کۆتاییدا جێگیر بکرێ ئەمڕۆ بە فەرمیەوە ئەمەشتان داوا کردووە کە بە فەرمی جێگای بکرێتەوە پێ دوایە قبول دەکرێ ئەمە بەڵێ ئێمە بە فەرمی داوامان کرد وەکو چۆن لێرانە هەمانە و لە هۆکاری دەسوواندنیشدا لە کۆتاییەکەیدا ئێمە ئەوەمان باس کرد کە گوتومانە لە پێناو جێگیرکردنی پایەکانی سیستەمی پەرلەمانی لە کوردستانی عێراق ڕێخستنەوەی پایەکانی سەرۆکی هەرێم ئەم یاسایە دەرچوێنرا واتە ئەم سیستەمیش پەرلەمانی بێ و کاتێک کە ئەو کەسەی دێ لە پەرلەمان سوێن دەخوا و هەڵدەبژێدرێ بێگومان بەرامبەر بە پەرلەمان بەرپرسیار بێ و پەرلەمان وەکو خاڵی پێشتر مە باسمان کرد کە ئێمە بڕگەیەکە زیادمان کردووە پەرلەمان بتوانێت چاودێری بکە و لێپرسینەوەشی لێگە بکە و بەیەک لەسەر پێنجی دەنجی پەرلەمانتارانیش بتواندرێت بانکیش پەرلەمان بکرێت زۆر باشە دیارە ئەوەی کە ئێستا هێناویانە فعلەن یانی بەڕاستی هیچ ئاماژەی تێدا نییە کە بەرامبەر بە پەرلەمان بەرپرسیارە و پەرلەمان دەتوانێت لێپرسینی لەگەڵ بکە زۆر باش ئەوەی کە ئەمڕۆ تێبینی پەرلەمانتاران بووە تێبینی بەڕێزی شت بوو سەبارەت بەوەی کە بۆچی مەسلەی دەستوریش باز لەوە دەکرێت مەسەلەن تا هەڵبژاردننی تا نووسینەوەی دەستور مەسەلەن سەرۆک لە پەرلەمان هەڵبژێدرێت بۆچی ئەو مەسلەی دەستور هێنراوەتە ناو ئەم پرۆژە یاسا پێشبینی دەکرێت بەم زوانە هەرێمی کوردستان دەستور بنووسێتەوە ئەمە وەکو ئەمڕۆژ لەوێ باسمان کرد ئێمە پێمان وایە کە ئەم بڕگەیە زیادە تا پەسەندکردنی دەستور پێویست ناکە چونکە لە ڕووی پلەبەندی یاساییەوە دەستور لەسەروی هەموو یاسا نیشتیمانیەکانن و هەر کاتێکیش دەستور هەبێ و پەسەند بکرێ ئەو کاتێ هەر یاسایەک کە دەریش کرابێ پێچەوانەی مادە و بڕگەکانی دەستور بێت دەبێ چاک بکرێ و دەبێ هەموار بکرێتەوە دەبێ بە شوێ بکە لەگەڵ دەستور تێنەگیرێ ئێمە گوتمان بەڕاستیمە ئەو بەزیاد دەزانین و پێویست ناکە ئەم ڕستەیە هەرتێدا بێ بەڵکو ئەوەش دیسانێکە بەڕاستی ئەوە شتێکی کە گەدە خوێنرێتەوە کە دەویسترێ ئەم بڵێن ئەمە هەر بەم شێوەیە بەنی بەردەوام بێ چوبا دابنی مەسەن بۆ نەوە چەند ساڵ مەسەن دەستور هەر نەبوو بەڵێ ناتوانین دەستورێکی پەسەندکەین ئەگەر لە دەستوردا ئەگەر لە دەستوردا ئەم جارەی ویستیان دیسانەکە ئەم سەرۆکایەتی هەرێمە بکەنەوە ڕیاسی و ناو خەڵک دەرجی پێ بدرێتەوە تەبەن لەم مادەیەدا بەڕاستی دەرفەی تێدا هەیە یعنی تا پەسەندکردنی دەستور واتەگەر دەستور ئەمە وەختێک کە پێچەوانەی دەستور بوو دەبێت بەدوای دەستوری کە دەستورانێ بڵێ سەرۆکی هەرێم ناو خەڵک هەڵدەبژێت لە دیسانەکە ئەم کێشە و گرفتەی سەم پەیدا بکرێت بۆ پێمان ئەمە زیادە و هیچ پێویست ناکە ئەوە سیستەمی پەرلەمانی بێ لە پەرلەمان هەڵدەبژێدرێت و لە بەرامبەر پەرلەمانی بەرپرسیار دەبێت و پێویست ناکە کاتێک کە دەستور هەبێ یعنی ئۆتۆماتیکی هەر یاسای پێچەوانەی دەستور بێ دەبێت هەموار بکرێت و بگۆڕدرێ بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە فراکسیۆنی یەکێتی کە ئەمڕۆ بەشدار بوون لە کۆبوونەوەکە لە کاتی و توێژەکان بە فەرمی فراکسیۆنی یەکێتی داوای کردووە کە دوو جێگر بۆ سەرۆکی هەرێم دابنرێت کە پێشتر ڕێکەوتنی گۆڕان و پارتی کرابوو جێگیری سەرۆکی هەرێم درابوو بە گۆبوزنەوەی گۆڕان بەڵێ ئەوان داوایان کرد کە ئەو مادەی بۆ زیاد بکرێت کە سەرۆکی هەرێم دوو جێگری دەبێت بەڵام زار هەر خوێندنەوەی یەکەمە و پێشنیارە لە ڕۆژی دەنگدان لەسەر هەم پێشنیارەکان و هەم ئەو پرۆژە پێشنیازی یاسایی کە ئەمڕۆ خوێندنەوە دوێن بۆ کرات
دێنێ کامان دەنگ زیاتر دێنێ ئەمە ئەو ڕۆژێ دەردەکەوێت. بەڵێ ئەی پێشبینی دەکرێت کەی کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانی جوادەیەک دیاری کراوە کۆبوونەوەکە کە ئەنجامە درێوە سەبارەت بە ئێوەش ئەگەر داواکاریەکانتان جێگیر نەکرێ چۆن مامەڵ لەگەڵ ئەم پرۆژێ دەکەن ئایا دەنگی پێدەن وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی؟ تا ئێستا کۆبوونەوەکە دیار نیە لە ڕەنگە چەند ڕۆژێکی پێچێت تا ئەم پێشنیار و ئەم مادە و بەرگانێکی ئەم ڕۆخسانە سەکراوە ڕێک دەخرێەوە ئامادە دەکرێت بۆ کۆبوونەوەی ئایندا وە سەبارەت بە ئێمە وەکو باسم کرد ئەوڕۆکە ئێمە ئەمڕۆ هەموو قسەکانی خۆمانمان کردووە پێشنیارەکانی خۆمان خستە ڕۆیکە لە پرۆژێکی خۆمان داهاتووە وەڕخنەی خۆشمانمان گرتووە لە پرۆژەی پێشنیارکرا و ئەمڕۆکە هێنرا بۆ خوێندنەوەی دومی بۆ کرا و ئایا ئێمە هەڵووس مەسی دەبێت ئێمە چاوەڕ دەکەین بزانین داخوا ینی ئەو پێشنیاز و پێشنیارانی ئێمە کە کردومانە ینی چۆن لە ڕۆژی دەنگداندا مامەڵە لەگەڵ دەکرێت ئەو کاتێ ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ قسەی خۆمانمان دەبێت و هەڵوستی خۆمانمان دەبێت پێم وایە ئێستا زوو جارە قسەی لەسەر بکەین. بەڵێ زۆر باش بەس کۆبوونەوەی داهاتوو کۆبوونەوەی دەنگدانە وایە دوایەوەی کە ینی قۆناغی وتوێش تەواو بووە؟ بەڵێ بێگومان. بەڵێ زۆر باشە دەمەوێت لەسەر مەسەلەی درەنگ پێکێنانی حکوومەتیش کەمێک وتوێش بکەین و پێتان وایە ئەوەی کە ئێستا درەنگ حکوومەت پێکاتوە ئێستاش باز دەوێت کە کەیکێتی و پارتی ڕێکەوتنەوە چەندە وتەبێژی یەکێتی باسی لەوە کرد تا ئێستا لە چەند ڕۆژی داهاتوو ڕێکەوتنەکان واژۆ دەکەن کێشەی دواکەوتنی پێکێنانی حکوومەت پێدوایە لەسەر بەرژەوەندی خەڵکە یاخود لەسەر مەسلەی پلە و پۆستەوە بۆچی هەمیشە لە هەرێمی کوردستان بۆ تەنەریت کە پێکێنانی حکوومەت دوا دەکەوێت؟ وڵا بەداخەوە چونکە ئێمە خاوەنی مؤسسات و سیستەمی لە وڵاتە هەمیشەوە ئابووە هەموو زاریانی پێکێنانی کابینەکانی حکوومەت ماوەشی زۆری پێچووە چەند مانگەشی پێچووە خۆی ئەگەر ئێمە خاوەنی دەوڵەت بین و خاوەنی مؤسسات بین و سیستەمی شەڕکپێکمان هەبێ بەڕای من ئاساییە کە جاری وایە لە وڵاتانی پێشکەوتوش چەند مانجێک پێکێنانی کابینە دوا دەخرێ بەڵام لە وڵاتانە ینی کاروبار ناوەستێ ئێستا فەرمی لە وڵاتی هۆڵەندا نزیکەی ئەم جارە نزیکەی ینی حکوومەت کابینە حکوومەت دواکەوت لە ئەڵمانیا من تا ئاگادارم تا 5 مانگ زیاتر کابینە دواکەوت بەڵام بڕۆ یان لەم وڵاتانە هەست ناکرێت کە کابینە دواکەوتووە یعنی یاسا هەیە و سیستەم هەیە ئیدارە هەیە نظام هەیە یعنی نە بازار دەوەستێ نە کەس هەست پێ دەکات نە کەس ئاگای لێیە بەسکا کە لێرانە تەمەن هەرچی ئیشوکار هێم ڕاوەستاوە هەچی بازرگانی هەیە هەمووی ڕاوەست ینی کێشەی بۆ دروست بووە خەڵک کەسابەت و ژیانی خەڵک و بەداخەوە ینی ئێمە خاوەنی مؤسسات نین خاوەنی ئیدارە شەڕکپێک نین خاوەنی سیستەم نین دەنا زۆر ئاسایی با چەند مانگێک پێ بچێ بۆیە ئەوە ئێمە کێشە گەورەکەمان ئەوەیە بەڕای من و ئەوەی کە باسی دەکرێت ینی فەرەن بەرە زیاتر حقیقەتەن هەر مەسەلەی پۆستەکانە ڕێک ناکەون وەکوم پێشتر باسم کرد لە سەرەتای بەرنامەکە فەرم با ڕوونکردن بزانین داخۆ چەند لەسەر کێشەی خەڵکە بەڵێ بەزەوەی کە وەزارەتەکانە بەڵێ تێبینیەوەی ناڵم دیسان دێڵمەوە ئێمەش مافی ئەومان هەیە سبەی داوای پشکی خۆمان بکەین لە حکوومەت ئەگەر بەزاری حکوومەت بکەین بەڵام ئەمە ینی مانێ ئەوە نەبێت کە ئەم حیزبە ئەم پێکاتەیە ینی هەموو غەمی ئەوە بکات وەزیرێک یا دەستەیەکی زیاتری پێ بدەن باوەی بەڕاستی باس چوارشتی بۆ ئەم خەڵکە فەقیر وەزارەتی دابێ کە خەڵک چاوەڕانی کە دەڵێکا کە ئەم یەکێتی ئەم پارتی گۆڕان سبەینە کۆمەڵ هەر حیزبێکی کە بەزاری دەکا چی پێ بۆ ئەم خەڵکە چی پێشکەشی ئەم خەڵکە دەکا و ئایا دواتریش کە کابینەش پێکات و وەزیرەکانی شەندانن ئایا ئەوە ئەم نوێنەرانیان چەند ڕوو لەوەیە کە خزمەت بە خەڵک بکەن و داواکاریەکانی خەڵک وەربگرن و بە دوای خۆشگوزانی خەڵکەوە بن بە دوای چارەسەرکردنی کێشەی خەڵکەوە بن گوێ لە خەڵک بگرن ناو خەڵک بن ئایا چەند ئەوە بەڕاستی و خەڵک زەماوەری هەرێمی کوردستان ئەمەی کە پێک بێ نۆنین کابینەیە خۆ خەڵک لە 8 کابینەکانی کە بینێتی کە چۆن مامەڵگە خەڵک کراوە کە یەکێ لە کێشەکانی هەموو کابینەکانی ڕابردوو کە من بۆ خۆم لە خۆتان دەزانم 4 ساڵ لە حکوومەت بوویمە دەزانم بەڕاستی ئەموو کابینەکان بەڕاستی گەورەترین کێشەوە بوو کە پردی پەیوەندی نێوان خەڵک و حکوومەت ڕووخاوە هیچ جۆرە پەیوەندیەک و بەڕاستی هەمانجیشی ئەو تۆنیە کە خەڵک ئەم حکوومەت و دەسەڵات وەزە بەی خۆی بزانێت ئەوە نەک ئەم قسەی ئێستا بکەن ئێمە ئێستا من لە پەرلەمانی یا مەسەلەن ینی
کۆمەڵی ئیسلامی لە حکومەت بەشداری ما لە کاتی خۆدەکە لە حکومەتیش بەشداری ما کردووە منێکی لەمە بدانێ کە کار مەسەر کردو کە دروستکردنی پەیوەندێکی ڕێکوپێک و پتە بە لەگەڵ خەڵکو زیماوی هەرێمی کوردستان ئەوە کە بەتایبەتیش پەیوەندی بە ئێمە هەبوو کاتێک لە سێکتەری کوشتوکاڵەوە نییە بەڕاستیانی ینی فەرموزان داخۆ چەند جێ لە خەڵک دەگیرێت چەند داواکاری خەڵک جێبەجێ دەکرێت چەند لەگەڵ معانات و محنەت و ناڕەحەتی و ینی خەمەکانی خەڵکن من پێم وایە ینی دواکەوتنی کابینە ئەگەر لەبەرەوەی کە خەڵک قازانج بکە ئەوە لەبەرەوەی کە ینی کێشە و گرفت لەسەر ئەوەیە کە کامیان زیاتر پشکێکی باشتر بپسێتەوە بۆی کە خەڵک خۆش بەخت بێ ئەو مبارەکە و تاخیر بوونە بەڵام ئایا ینی چارژکردنی بێتەوە لەسەر چی بووە؟ بەڵێ دوا پرسیارم زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە بۆچی ئێمە دوای ئەوەندە ساڵ لە حکومڕانی مەترسی دوویدارەیمان هەبێت لە ڕێک نەکەوتنی لایەنەکان و سەبارەت بە کۆمەڵی ئیسلامیش پەیوەندی لەگەڵ لایەنەکان چۆنە بە تایبەتی لەگەڵ گۆڕان کە پێشتر بەیەکەوە کاری هاوبەشتان کردووە بە کورتی بێ سوپاستان دەکەین. ئەم لەگەلەوەی دوایی جوابی دەمەوە کاک حەچیم ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی و وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وەکو مەکتەبی سیاسی ئێمە بڕیارمان داوە کە باشترین پەیوەندیمان هەبێت لەگەڵ هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش دوای سینۆ ئێمە وەکو مەکتەبی سیاسی وەکو سەرکردایەتی بڕیارمان داوە کە بە پەیوەندیەکانی خۆشمان دابینەوە و پەیوەندی باش لەگەڵ لایەنەکان دروست بکەینەوە و لەم ڕۆژە بەڕاستی هەوڵیشمان داوە یعنی لەگەڵ هەمووان ئێستا لە گفتوگۆ و لە هاموو شۆداین وەکو پەیوەندی سیاسی و بە تایبەتیش ئەوانەیە کە ئێمە پێشووتر ینی پێشوو ئێمە هەماهەنگی باشترمان هەبووە و کاری هاوبەشمان بەیەکەوە کردووە و لە قۆناغیدا بەیەکەوە ئێمە معارەزە بووین ئێمە بەڕاستی پەیوەندیەکانمان لەگەڵ ئەوانە بڕیارمان داوە کە ئەگەر باشتری نەکەین ئێمە لای خۆمانەوە ڕێگە نادەین کە پەیوەندیەکانمان ئاڕۆزی تێکەوێت لەسەر هێندێک بەنی بابەتی کە دێتە پێشەوە لە مەودا لە پەرلەمان لە حکوومەت لە پۆست و لە بابەتەکان بەڕاستیەوە کاریگەری نادەین لەسەر سیاسەتی ئیسلامی کە بەمانەیە باشترین پەیوەندیمان هەر لەگەڵ گۆڕان بەردەوام بێ لەگەڵ برانی یەکگرتو باشترین پەیوەندیمان هەبێ و بەردەوامیشم بەڕاستی بۆ کاری هاوبەش بیانی لەگەڵ پارتی ئێمە ینی دوو کۆبنەوە بووە مەسەڵەن ئەوان هاتون بۆ لای کۆمەڵی ئیسلامی مەکتەبی سیاسی ئێمە سەردانی مەکتەبی سیاسی پارتی کردووە ئێمە ئێستاش هەر بە هیوایەوەی کە باشترین پەیوەندیمان هەبێ ینی ئەمە دوور لە بەشداریکردنی بەزانێکردنی کۆمەڵ لە حکومەت ئەمە بابەتێکی کێ بەڕاستی و لەگەڵنەوەی نییە ئێمە ئێستا ئەوانیش بانی پێکاتەیەکن لە پەرلەمان تەنسیقێکی باشمان هەیە ئێمە بەڕاستی لە قۆناغی رابردوو ئێمە بڕیارمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوە یعنی ئێمە پەیوەندی باشمان هەیە هیواداری کە باشتریش بکەین بۆیە ئێمە بەڕاستی ینی گەورەکردنی کۆمەڵی ئیسلامی و پێشخستنی کۆمەڵی ئیسلامی گەشە پێکردنی و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر تێکدانی پەیوەندی لەگەڵ لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانێک ئێمە هەماهەنگمان بەیەکەوە هەبووە و کاری هاوبەشمان بەیەکەوە هەبووە ناکەین ئەو با هەموو لا دڵنیا بن ئەوە زۆربەی کادر و ئەندامانی خۆشمان یعنی جویان لێ ئەمە سیاسەتی کۆمەڵی ئیسلامیە ئێمە بۆیە کە کۆمەڵی ئیسلامی بەرەو پێش بین ئێمە ناسین پەیوەندیمان لەگەڵ گۆڕان تێک بدەین ئێمە کە کۆمەڵی ئیسلامی بەرەو پێش دەبین ئێمە نامەنێمە پەیوەندیمان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی تێک بدەین خوا نەخواستە برایەتیمان لاوازکەین ئێمە پەیوەندی پتەوکردن لەگەڵ ئەوانە بە بەشێکەوە لەلایەکی دادەنین بەڵام کاری خۆمان ئێمە کە دەمانێت کۆمەڵ گەشە بکە و کۆمەڵ هەڵوێستی جوانتری هەبێ و کۆمەڵ خزمەتی ذاتی خەڵک بکە ئەمە بەڕاستی ئەگەر کەسێکیش لەم ڕۆوە مەسەڵەن پێی ناخۆش بێ زەرەر دەکا هەر کەسێک بۆ هەر لایەنێ بێ ئێمە کە ینی کاتەکەی تەواو سوپاسم بەڵێ سوپاس دەکەین کاتمان تەواو بوو مادوومان کردن زۆر سوپاس بۆ بەڕێز عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ